سوري يعني اوكي. طب. الو ام کەستان باش الو ام کەستان باش دەستان خۆش بێت لە ئاگادارکردنەوەمان لە نەبوونی دەنگ داوای لێبوردنتان لێ دەکەین. بەڕێزان سپاسان دەکەین لە ئاگادارکردنەوەمان لە نەبوونی دەنگ. سپاسان دەکەین کە بەڕێز هاوڕێکمان کۆمنتی نووسی و دەستان خۆش بێت. کاک کۆمنتار کاک عوسمان ئەحمەد حتمەن بەهێزترین یەکێکە لە بەهێزترین کۆمنتارەکانی کوردستان و دەنگێکی زۆر تایبەتیشی هەیە و بە تایبەت کۆمنتاری سەرەکی تەلەڤیزیۆنی ڕانیەیە و بە خۆبەخشی هەمیشە لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕانیە کاری کردووە. هەمیشە سپاسی کاک عوسمان ئەحمەدی دەکەین، بەڵام بەداخەوە کەلەوەی کە ئێمە درەنگ ئاگادارکراینەوە بۆیە نەمانتوانی تەکلیفی لێ بکەین بۆی کە بێت هاوکارمان بێت لە کۆمنتارکردنی ئەم یاریە. یاری بە کۆمنتارەوە چێژی تایبەتی خۆی هەیە کە سەیری بکەی. ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە یاری داهاتووی هەڵدوو هەڵبژاردەی کەرکووک و ڕاپەڕین ئەگەر هەڵە نەبم یاری داهاتوویان پێکەوە دەبێت. هەوڵ دەدەین پێشتر بەڕێزین ئاگادار بکەینەوە بۆی کە بێت کۆمنتاری یارەکە بکات. پێشم وا بێ هەر ناو خاکی خۆماندا دەبێت، ئەگەر هەڵە نەبم لە یاریگە ئازاد ڕەش دەبێت ئەم جاریان. سپاس کاک عوسمان حەسەن، سپاس کاک ڕامێر، دەستان خۆش بێت. لەگەڵ هاوکارم بێستون ئیبراهیم و کاک ئەحمەد هەروەها کاک ئەیوب هاوکارمان ئەمڕۆ لە گواستنەوەی پەخشی ڕاستەوخۆی یاریەکە. تۆپ لە هادي باب ذكر بك هاتوا براسه سوز دك ابوي دليل باشا ويبس رقم موبايل
Ari poet. نعم شو هبو زۆر سپاسان دەکەین حتمما ئێمە خۆمان خۆشحاڵ زانین کە بتوانین بە هەموو لایەکمان خزمەتێکی بچووک بکەین شوتێکی زۆر نایاب بەڵام بۆ دەرەوەی یاریگا سپاس بەرز گوڵی تەمەن سپاسان دەکەین بە هاوکاری و پاڵپشتی هەموو لایەک دەتوانین کاری زۆر باش بکەین
ئەحمەد کریس جێکە دێتە جێ ئەی بڕۆسڵ دەست نایە ئەحمەد کریسی دێت لازو علی سفین داوەزی لازو علی چۆ ژوورێ گۆڵی دووەم بۆ هەڵبژاردەی ڕاپەڕین لەلایەن ئاسۆ سەید محەممەد تۆمار کرا. لە ئێستادا نزیک بە 20 خولەک لایەنەکە تێپەڕیوە. گۆڵی دووەمی هەڵبژاردەی ڕاپەڕین تۆمار کرا. کاکە لەکوێ بنووسین خولێکی چەندە، یعنی چۆن ناتوانین وەڵامی کۆمنت بدەینەوە قوربان بم، خەڵک شتی دەنووسێت بێ وەڵام بدرێتەوە بزانین چی دەڵێت چی ناڵێت. کاک نالیچیان
والله شو اشتهاله فيك کارێک لە ریزی هەڵبژاردەی کۆیە هێرشێک بۆ هەڵبژار ئیرانیا ئاسۆی سید محەممەد کاک ئیبۆحسن ئەو گۆڵی دومی تۆمار کرد زۆر سپاس کاک ڕێباز خۆشناو شوانە سێوەدین لە بری لەشکر چوە ناو یاریگا گۆڕانکارێکی هەڵبژاردەی ڕاپەڕین بوو
ليرن يلا ليرن عدم مني والله कैसे कब्जा बंद का तो گۆڕانکارێکی تر لە ڕیزی هەڵبژاردەی ڕاپەڕین ماردین دێتە دەرەوە ژمارە 14 ئارازە عەبدوڕەحمان دچێتە جێگاکەی ئاسۆپێکی بۆ دەرەوە ڕاپەڕ مەحموود دێتە جێگاکەی ما گۆڕانکارەکانی هەڵبژاردەی ڕاپەڕین بوو
جبتها شكرنا
گۆڵی سێمی هەڵبژاردی ڕاپەڕین لەلایەن ڕابەر مەحموودەوە تۆمار کرا. گۆڵی سێمی هەڵبژاردەی ڕاپەڕین لە بەرامبەر هەڵبژاردەی کۆیە تۆمار کرا. هێرشێکی زۆر مەترسیداری هەڵبژاردی کۆیە بوو بۆ سەر هەڵبژاردەی ڕاپەڕین، بەڵام لەلایەن گۆڵپارێز دەشتیەوە زۆر بە جوانین توانین تۆپەکە بگەڕێنێتەوە، هەرچەندە یاریزانەکەی هەڵبژاردەی کۆیە بە تەنیا مابووە، بەڵام نیتوانی گۆڵ تۆمار بکات. چوار خولەکی زیاد کرا و بۆ یاریەکە زیاد کرا لەلایەن یاریدەری ناو برشیوان.
جواب نايتم هذا لو قراوي هو لاعب كان جديد أو اللي راي ما لە کۆتاخولەکانی یاریەکە نزیک دەبینەوە ئەنجامی یاریەکە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی هەڵبژاردەی ڕاپەڕین لە بەرامبەر هەڵبژاردەی کۆیە. هەڵبژاردەی ڕاپەڕین تا ئێستا 3 یاری ئەنجام داوە، 2 یاری بردۆتەوە، یاریکی دۆڕاوە. ئەمێرش کە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێکە حتمەن لە کۆتاخولەکانی یاریەکەدایە براوەیە، بۆیە بەم شێوەیە یاری نێوان هەردوو هەڵبژاردەی ڕاپەڕین و کۆیە بە کۆتا گەیشت بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک. سپاس بۆ هاوکارانم کاک بێستون ئیبراهیم و کاک ئەیوب کە ئەمڕۆ هاوکار بوون لە گواستنەوەی یاریەکە. خۆشحاڵ بووین، سپاس بۆی بەڕێزکە تا ئێستا لەگەڵماندا بوون، بە ئومێدی سەرکەوتن بۆ هەموو لایەک. سپاس بۆ ئەوی خۆشەویست.